یعنی ئەڕڕات تاکەیانەیە لە خولی نایبی کوردستان لە ماوەی گواستنەوەی زستانە زۆرترین گۆڕانکاری لە پێکاتەکەی ئەنجامداوە. ئەڕڕات دوای تەواوبوونی قۆناغی یەکەمی خولی نایبی کوردستان بەهۆی ئەنجامە خراپەکانی بە یەکجار لەگەڵ دە یاریزان لە یەکجیا بوونەوە بۆ شوێنگرتنەوەی ئەو یاریزانانەش پەنای بۆ هێنانی یاریزانان برد تاوەکو شوێنەکانیان پڕ بکاتەوە. بە زەحمەت بەشدار بووین لەبەرەوەی قەیرانی داراییەکی زۆرمانە بوو و قەرزێکی زۆر گەورەمان لەسەر بوو و ینی دەلیلیش ئەوەیە ئێمە ئەوەمان نەکرد ئستعدادی خۆماوە نەگرت ینی کە پێشتێ وەکو عسکەری تەدری بکەینەوەیان ئێمە یاریزانەکانی قەدیممان هەبوو لە مەسیف سەلاحەدینمان هەبوو و یاریزانی قەدیمیشمان هەبوو پێش و هەر ئینادی ینی خەڵکی هەولێر بوون لەگەڵ ئێمە بوون. دوایە دیتمان ئەنجامەکانمان باش نییە هەستین سەبر بە گۆڕانی لاعیبەکان و یاریزانەکان هەموو یەک لە دوای یەک بکەین. گوتمان بڵکوم ینی نەتیجەمان باش بوو لەسەرەوەی کە ئێمە ئەڕڕات وەکو کابرا دەڵێ مێژوێکی باشمان هەیە لەناو ئەوەی بەس وەکو قەیرانی دارایی ئەوهای لە ئێمە کرد. یانەی ئەڕڕات 5 یاریزانی لە هێڵەکانی بەرگری و ناوەڕاست گواستۆتەوە ڕیزەکانی میران خەسرۆ، ئەمیر ئیسماعیل لە یانەی هەولێر و ڕابەر خالید لە برایەتی و سەردار عومەر و عومەر بیبۆ لە یانەی دوهۆک. ئەو یاریزانانە لە قۆناغی دووەمی خولەکە درێسی ئەڕڕات دەپۆشن. لە ماوەی داهاتوشدا بۆ هێڵی هێرشبەر دەیەوێت پشت بە یاریزانی پیشەگەر ببەستێت. ڕاستە بۆ قۆناغە ئێمە گۆڕانکاریێکی باشمان کردێت تقریبان دە یاریزانمان دوور خستنەوە 5 یاریزانمان بەسەری خستینە بۆەوەی پێکاتەی تیپی خۆمان توکمەتر بکەین بتوانین لە قۆناغی دووەم باشتر بچینە ناو ڕکابەریەکان. ئەوانیش لە هێلی بەرگری و هێلی ناوەڕاست ئەوەمان بەڕاستی قایم کردیە تەنها ماتەوە هێلی پێشەوە. ئێستا لەسەر هێلین ئەگەر چەند یاریزانێکی تر ئەوانی شەر پیشەگەریم زانین چۆن لە گەریان ڕێگەکەون بیانینی. بەهۆی درەنگ ئامادەکاریکردن بۆ خولی نایبی کوردستان ئەڕڕات 10 ڕۆژبەر لە دەستپێکی خولەکە تیپێکی کۆ کردەوە. ئەمەش کاریگەری لەسەر ئاست و ئەنجامی تیپەکە هەبوو بە جۆرێک ئەڕڕات خاوەنی 7 خاڵە و لە خانەی کۆتایی ڕیزبەندی کۆمەڵەکەیدایە. ئامانجی گۆڕانکاریەکانیشی بۆ دەربازبوون لەم قۆناغە سەختەیە و سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو. حسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.